هەڵەیەکی زۆر گەورە لە فیلمی بالەرینە، فیلمێک کە ئانا دی ئارماس ڕۆڵی سەرەکی تیا بەرجەستاکە و کیانۆ ڕیڤسیش لە ڕۆڵی جۆن ویک لە فیلمەکەیە بەشدارە و بەڵێ ستافی فیلمی جۆن ویک ئەم فیلمیان دروست کردووە، بەڵام هەڵەیەکیان کردووە کە بەڕاستی زۆر گەورەیە، ینی وەرن با پێتان بڵێم هەڵەکە چیە و ئێوە بڕیار بن. کاتێ 1 کاژمێر و 46 خولەک و 13 چرکەی فیلمەکە تێپەڕیوە، دیمەنێکمان هەیە کە تێیدا خراپەکارەکە ئەچێتە ناو سیارەیەکەوە کە ڕێنج ڕۆڤەری ڤۆگی شکڵ 2024 بەرەو سەرە، واتاکرێت 2024 یاخود 2025 بێ، تیارە هیچ کێشەیەکمان نییە. بەڵام لە دیمەنەکانی دواترە 1-2 جاریکەم سیارەیە بینینەوە کە بەڵێ شکڵە تازەکەی وەڕەنێکی ئاڵتونی کاڵی هەیە، بەس دواتر دیمەنەکانی دوای ئەو کە تێ پەڕێشتێکی زۆر سیر ڕۆیە، ئەویشەوەیە سیارەکە بێ بە ڕێنج ڕۆڤەر ڤۆگی شکڵی 2006 بۆ 2008 کە بەزدیەمە گەورەترین غەڵەتە. کاتێ منەوە فیلمەم لە سینەما سێر کرد 20 دقەی ئاخیری فیلمەکە ئاگام لە دنیا نەما، وتم چۆنە بێ ستافێکی ئاوا گەورە ئەم غەڵەتە بکەن، بەڵام نەمەتوانی زوو قسەی لەسەر بکەم بۆی لە ئێوە سپۆیل نەبێت، چونکە ئەو کاتە فیلمەکە نهاتبوو. هەر شێت بووم نەوەزایی چۆن بۆتان پۆستکەم بڵێم ئەم غەڵەتە گەورەیە لە فیلمی بالەرینە هەیە و تا ئێستا هیچ کەسێک لە ستافەکە یاخود دەرهێنەر قسەیان لەسەرم بابەتە نەکردووە. ئەوە کۆتا لێرە ڕسمەکانە بۆ داناون بینەری دیمەنەکە بن کە بەڵێ ئەم سیارەیە لە شکڵە نوێەکەیەوە ئەبێتەوە بە شکڵە کۆنەکەی بەبێەوەی کە هیچ شتێکمان پێ بڵێ، بەبێوی هیچ شتێکمان شان با کە لەبەرەوە هۆکارە بووە، تەنها ئەمە غەڵەتێکی گەورەیە لە فیلمەکەیە کراوە. جا ئەتەرێوەش ڕای خۆتان بنووسن لە کۆمنتە ئایم شتە بەدی کرد لە فیلمەکەیە، ڕاستە لەوانەیە بڵێن بۆچی بەم شێوەیە باسیەکەی، لەبەرەوەی کە ئەم غەڵەتە ئەتوان بڵێم 10 ساڵی ڕێکە لە هۆلیوودا غەڵەتێکی ئاوا گەورە ڕووینایەوە لە فیلمێکی ئاوا گەورەیە کە ستافێکی گەورە بەرهەمیان هێناوێت. جا کۆمپانیای لاینزگەیت کە بەرهەمێنەری جۆن ویکە نازانم چۆن هێشتویان و غەڵەتە بەسەریان ناتێپەڕێ، بەجددیانە ینی تۆ ئەو لەقتەیە لەسەر شاشە گەورەی سینەما داناوە و ئەتەوێ من ئەو غەڵەتە و لێ نەگرم. شتیوا بێ بیرشمان نەچێ ئەوە نەبێ بڵێ لە دیمەنێکە عازێتی سیارەکەیان بۆیە سیارەکەیان گۆڕی بێت دڵیان نەهات بێ ئەو سیارە تازەوالیەکان، چونکە بۆوان هیچ نییە. ئەو سیارانی دەرەکەوێت لە فیلمەکانە هەمووی سپۆنسەرن، هەمووی بە خۆڕایەگاتە دەستیان و بۆشیان هەیە بیتەقێنەوە، بۆیە هیوادارم کەسێک قسەی سەر بکات و پێمان بڵێن ئەم گۆڕانکاریە یاخودەم هەڵە گەورەیە بۆ لە فیلمێکی وایە. جایوە ڕای خۆتان لەسەرم پۆستە بنووسن و ئەگەر فۆلۆ نەکردوم فۆلۆ لە بیر مەکە و فۆلۆ مامکە و سپاس دەکەین تا یارە بینەر بیت و خواتان لەگەڵ تا غەڵەتێکی کە بەڵێ.